بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان ماوەی زیاتر لە مانگێکە جوتیارانی کورد و تورکمان لە شاری کەرکووک مانیان گرتووە دژی داگیرکردنی زەویەکانیان ئەوە بۆ مەبەستەش وەفدێکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارە هێرێم سەردانی بەغدادی کردووە لەگەڵ جوتیاران لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر کێشەکەیان دەکەین و باز لەوە دەکەین کە دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارە هێرێم چی دەکات بۆ چارەسەرکردنی کێشەی جوتیاران و سەبارەت بە ناوچەکانی مادەی 140 ئێستا بارودۆخەکە چۆنە ڕێژەی کورد لەو ناوچانە چۆنە بارودۆخ چۆنەوە ئایا کە ئێستا لەم کابینە لیژنەی مادی 140 کارە کراوەتەوە هیچ بەرە پێشچوونێک لەم مادەیە بەدی دەکرێت لەگەڵ بەڕێز فەهمی بروهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارە هێرێم لە هەولێرەوە قسە لەسەرم پرسە دەکەین کاک فەهمی بەخێر بێن سوپاسی ئامادەبوون دەکەین. زۆر سپاس ئەم کاتێ و هەموو کاتێکتان بە سپاسان دەکەین. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین لەگەڵ وەفدێکی جوتیارانی کەرکووک لە بەغداد بوون بەڵام هۆکاری سێ تاکو ئێستا مانگرتنی جوتیارانی کورد و تورکمان کۆتایی نهاتووە هیچ بەڵێنێکتان بە وەرگرتن لە بەغداد؟ جارێکی تر سڵاو بۆ جەنابێت و بۆ بینەرانی بەڕێز بە بێگومان ینی خۆتان نەزانن ئێمە لە کەرکووک تەنها کێشەیەکمان نییە ناوی کێشەی جوتیاران بێت و چوونی ئێمەش بۆ بەغداد تەنها چوونیەک نەبوو بۆ قسەکردن لەسەر کێشەی جوتیارانی کەرکووک. کەرکووک کێشەیەکە بە درێژایی مێژوو قۆناغی جیاوازی تێپەڕاندووە تاکو گەشتووە بە ئەمڕۆ و ئەو ناوچانی کە پێوترێ ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم لە مەندەلی و سعدیە و جەلەولا و پاشان زرباتی و خانەقین هەتاکو ئەگاتە شەنگال ئەم سیلسیلەیە کە لە چوارچێوەی مادی 140 کۆکراوەتەوە کێشەی زۆر و جۆرا و جۆری هەیە و کێشەکان زیاترن لەوەی کە لە ڕاستیە ئێمە تەنها تەرکیزمان لەسەر کێشەیەکی دیاریکراو بێت کە ئەویش بریتە لە کێشەی جوتیاران. زۆر جار میدیاکاران یعنی زەو ئەخەنە سەر کێشەیەک بەبێ ئەوەی کە لەو حقیقەتە تێبگەن کە خستنە سەر کێشەیەک بە مانای داپۆشینی کێشەکاری تری ئێمە دێت وە کورد وەکو نەتەوە کورد وەکو پێکهاتە لەسەر خاکی خۆی لەسەر نیشتیمانی خۆی کێشەیەکی گەورەی هەیە لەو ناوچانە. یەکەم هەتاکو ئێساکە بەشێک نییە لە ئیدارەدان و لە خۆبەڕێوەبردن و بەشێک نییە لە ئەنزیمەی فەرمانڕەوایی لەو ناوچانەیە. ئەنی ئومێد دەکەم ئەم بەرنامەی من لەگەڵ جەنابەت تەنها لەسەر ئەوە نەبێت یعنی بۆ ئەمە نییە بۆ وا نەبووین چکە من بەپێ ئەو تەجروبەی هەما وە کە مێژوش ئەخێنمەوە یعنی تێ ئەگەیت لە بیستەکانی سەدەی ڕابردەوە کە جوگرافیایەک دروستەکرێ بە ناوی عێراق لەو ڕۆژگارەوە هەتاکو ئەمڕۆ کورد لە کەرکووک کێشەی هەیە وە کورد وەکو نەتەوە نەیتوان نیان هێشتووە یعنی وەکو نەتەوەیەک لەو ناوچانە بژیت وە کە ئەژلێن کەرکووک مەبەستمانە هەموو ئەو ناوچانەیە بەڵام کەرکووک بۆتە سمبول. ئەمە خاڵی دووەم کاک حەکیم ئێمە بەڵێ چوینە بەغداد و لە جەولەکەمان و لە سەردانەکەمان بۆ بەغداد کە لەسەر ڕاستپاردەی جەنابی جێگری سەرۆکی حکوومەت بوو بۆ گفتوگۆکردن بوو لەسەر مادەی 140 ئاستەنگەکانی بەردەم مادی 140 و بۆ قسەکردن بوو لەسەر کۆی ئەو کێشانە لە ناویشیا کێشەی جوتیاران کە ئەمڕۆ کێشەیەکە و جەنابەت ڕوونت کردەوە وەزۆعی ئالامی لەسەرە. خۆپشاندانی جوتیاران لە پرسیارەکەی تو هاتبوو بۆچی بەردەوامە بەڵێ خۆپشاندانی جوتیاران بەردەوامە ئێمە نەچوین بۆ ئەوەی بڵێن کۆتایی بە مانگرتنی جوتیاران دێنین ئێمە چوین بۆ ئەوێ بەشێک لە دیدارەکانمان لە گفتگۆکانمان قسەکردن بۆ لەسەر کێشەی جوتیاران و ئەم کێشەیە کە پێی ئەوترێت کێشەی زەوی کێشەی خاک کێشەی دەست بە سەراگرتنی ئەو زەویانی کە لە ساڵی 75ەوە لەلایەن ڕژێمی بەعەز بە دوو بڕیار بەشێکیان بڕیارەکانی مەجلیسی قادی سەورەیە و بەشێکشیان بڕیارەکانی شوونی شیمالە لەو ڕۆژگارەوە هەتاکو ئەمڕۆ بە پێی یاسا ئەو زەویانە لە کورد و تورکمان و لە خەڵکی تریژ لەو ناوچەیە زەوت کراوە. باشە کاک فەهمی ئێمە دێنە سەر کێشەکانی تریژەوەی چی دەکرێت بۆ مادەی 140 بەس بۆ جوتیارەکان بەڵێنی چیتان وەرگرت لەگەڵ سەرۆک کۆمار کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی لیژنەی مادەی 140 لەگەڵ وەزیری دادوەزان کۆبوونەوەتان کردبوو لە بەغداد هیچ بەڵێنێکتان وەرگرت بوو بۆ ئەوەی کۆتایی بە کێشەیە جوتیارانە بێت یاخود بنێوکردنەوەی بڕیارێکیش هەبوو کە هادی عامری وەکو سەرۆکی لیژنەی مادەی 140
بۆ ئەو گرێبەستە کشتکاڵیان نوێی کردبوو کە لە ساڵی 2012 دەبووە جێبەجێکرابایە بۆی جوتیاران ئەم کێشیان ئەمڕۆ توش نەبووە یانی هیچ بەڵێنێک هەیە؟ بە بێگومان ئێمە دیدارەکانمان لەگەڵ جەنابی سەرۆک کۆمار دەستی پێ کرد و دواتر جەنابی حاجی هادی عامریمان بینی و لەگەڵ جەنابی دکتۆر ئەحمەد فەتلاوی و لەگەڵ وەزیری زراعە لەگەڵ جەنابیان لەگەڵ کاک دکتۆر خالید شوانی و لەگەڵ کاک شاخەوان عەبدوڵڵا دیدارمان هەبوواتە هەموو ئەو جیهەتانی کە پەیوەندیان بە مەسلەی مادی 140ەوە هەیە و بەشێکن لەم چوارچێوە دەستوریی کە پێی ئەوترێت ئەو مادە دەستوری کە پێ 140 لەگەڵ هەمویانە دانیشتین و لەگەڵ هەمووشیانە باسی کێشەی جوتیارانمان کرد ئەوەی کە بۆ کێشەی جوتیاران ئێمە وەکو دەرئەنجامێکی ئیجابی دەستمان کەوت کە بە بێگومان من خۆم بە تەحەولێکی گرنگی ئەبینم ئەوە بوو کە جەنابی هادی عامری لە 16 واتە 16 ئەم مانگە نووسراوێکی ئاراسی وەزارەتی زراعە کردووە نووسراوەکە ژمارە 2216ەیە و لە ڕێگەی ئەو نووسراوە داوا ئەکات بڕیاری ژمارە 29 ساڵی 2012 پێویستە کاری لەسەر بکرێت بەڵام ئێمە لە یەکەم ڕۆژە لە دەستەی ناوچە کوردستانەکان پێشوازیمان لەم نووسراوەی جەنابی هادی عامری کرد و داوامان لە جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی جێگری سەرۆکی حکوومەت کرد خورفەیەک دروست بکرێت بۆ چاودێریکردنی ئەم بڕیارە واتە بۆ چاودێریکردنی جێبەجێکردنی ئەم بڕیارە کە بەشێک لە کێشەی جوتیارانی ئێمە لەو ناوچانە چارەسەرەکات و لە ڕێگەی ئەو نامەیەوە کە بۆ هەردوو بەڕێزیانمان ناردووە داواشمان کردووە کە کۆبوونەوەیەک بکرێت لەگەڵ فراکسیۆنە کوردیەکان لەگەڵ بەشداری جەنابی جێگری سەرۆکی پەرلەمان جەنابی کاک دکتۆر خالید شوانی و لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانی ئێمە لە بەغداد لەوێ ئێمە نەخشە ڕێگەیەک وەکو ناوچە کوردستانەکان ئەخەینە ڕوو بۆ هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی مەجلیسی قادەی سەورە ئێمە لە دانیشتنمانە لەگەڵ جەنابی سەرۆک کۆمار و لەگەڵ جەنابی هادی عامری بە دیاریکراوی داوامان کرد ئەو نووسراوە و سوپاسی جەنابی هادی عامریمان کرد کە بە نووسراوێکی گرنگمانزانی و پێیمان ڕاگەیان نووسراوەکە تا ئێستا نەگەیشتووەتە فەرمانگەی زراعی کەرکووک واتە کاری پێ نەکراوە و نوێنەری جوتیارەکانش لەگەڵ وەزیری زراعەیە گفتوگۆیان کرد و پێداگیریان کرد هەر ئەو ڕۆژە نووسراوێکیان بۆ کردین و لە نووسراوەکەیە تاکی دەکەنەوە کە پێویستە ئەو نووسراوەی جەنابی هادی عامری واتە بڕیاری ژمارە 29 کە تایبەتە بە هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی ئەنجومەنی لیژنەی شئونی شیمال دەبێت کاری پێ بکرێت و نووسراوەکەیان ڕاستەوخۆ نارد بۆ فەرمانگەی زراعی کەرکووک و لەگەڵ دائیرەی ئەراضی زراعی کە من پێم وایە ئەمە یەکێک بوو لە گرنگترین دەستکەوتەکان و ئومێد دەکەم لەوێش جارێکتر دیزەبە دەرخۆنی پێ نەکرێت و کاری پێ بکەن و بۆ ئەوەی کە بتوانین جوتیارانی ئێمە و بە بێگومان تورکمان و کورد و هەر کەسێک غەدری لێکراواتە ئێمە نەچوین تەنها بۆ کورد ئێمە چوین بۆ ئەوەی کە چێ غەدری لێکراوە غەدرەکەی بۆ بگەڕێتەوە کە ئەمە هەنگاوێکی باش بوو ئومێد دەکەین کە بتوانێت دو ئامانج بهێنێتە دی باشە بەس کاک فەرمی ئەو کێشەی زەوی کشتتوکاڵی یاخود بڵین گرێبەستی کوشتتوکاڵی هەر لە کەرکووکەیە یاخود ئەوەی کە سەدەمی بەعز بەشێکیان خراونەتە سەر وەزارەتی بەرگری کە ئێستا سوپای عێراق دەیەوێت بەکاریان بێنێت هەر لە کەرکووکە یاخود لە سەردەم ناوچە کوردیەکانە لە نەینەوە لە سەلاحەدین لە واسط لە دیالە لە هەموو ناوچەکان ئەم حاڵەتە هەیە یاخود کێشەکە تایبەتە بە کەرکووک لە ڕاستیە کێشەی ئێمە دوو بڕیار هەیە کە کورد و تورکمان و دانیشتوانی ڕەسەنی ئەو ناوچانە بەدەستیەوە گیرۆ دەبوون بەشێکیان یاساکانی مەجلیسی قادەی سەورەیە کە سەدان هەزار دۆنم زەوی ناوچە کوردستانەکان لە خانەقینەوە بۆ شنگال و لە ناوەڕاست و خواروی عێراقیش بەو جۆرە دابەشەکات کە لە بەرژەوەندی حیزبی بەعسا بووە و بڕیارێکی ترمانەیە کە بڕیاری لیژنەی کاروباری باکوورە بە ئیمزای عەلی حەسەن مەجید و زەویەکانیان ئیتفاق کردووە واتە مەهاتوون ئەو زەویانەی من و تۆ کە کوردین و برایەکی تورکمان لەوەیە یان پێگاتیەکی ڕەسەنی دانیشتوی ئەو شارە کە لەوێ بووە ئەم زەویەیان لە ڕێگەی عەقدێکەوە داوە بە عەرەبێک و لە کوردەکە و لە تورکمانەکەیان وەرگرتوێتەوە ئەم کێشەیە لە هەموو ناوچەکان هەیە و هەنگاوی جدیش نراوە بۆ ئەوەی ئەم دوو کێشەیە چارەسەر بکرێ
لە ڕاستیە خۆتەزانی هیچ کێشەیەک لە ناوچە کوردستانەکان لە کەرکووک تەنها بوعدی یاسایی نییە و لە حقیقەت تا ئێمە کێشەی یاساییشمان نییە لەو ناوچانە هەمووی کێشەی سیاسین بۆیە هەر جۆرە هەنگایەک بە ئاراسی چارەسەرکردنی ئەم کێشانە دەبێت بوعدە سیاسیەکەشی لەبەرچاو بگیرێت و فرامۆژ نەکرێت بۆیە بە بێگومان لە هەموو ئەم ناوچانە ئەم کێشانە هەیە باشە بەس هۆکاری چییە کە ئەوە بەشی یەکەمی بڵین قۆناغی مادەی 140 کە ئاساییکردنەوە لە خۆ دەگرێت ناویشاندا مەسلەی چارەسەری گرێبەستی کشتتوکاڵیە بۆ تاکو ئێستا زەوی کشتتوکاڵیا خۆ بڵێن گرێبەستی کۆ چارەسەر نەکراوە ئەرکی وەزارەتی دادە کشتتوکاڵە پەرلەمانی عێراقا بۆ لە 2007ەوە کە دەبووە لە مانگی 2007 کێشەیەک لاکراوەتەوە ئەوەندە دوا کەوتووە کاک حەکیم ئێمە من هەمیشە لەگەڵ میدیاکارانە ئەمەوێت زۆر ڕاشکاو بم یعنی ئەم کێشانە تەنها کێشەی ئیداری نین واتە ئەگەر کێشەیەکی ئیداری بێ و پەیوەندی بە وەزارەتێکەوە بێ بە قەڵەمی جنابی وەزیر بتوانێت ئەم کێشانە چارەسەر بکات و هەر وەزیرێک بێت و هەر کار بەدەستێک بێت ڕەنگە ئەم کارە بکات بەڵام چارەسەرکردنی ئەم کێشانە لە کەرکووک لە خانەقین لە مەندەلی و بەدرێ و جەسان بۆ شنگال و شێخان و بۆ دەوروبەری مووسڵ و بۆ مەخمور و بۆ دووز و دبز ئەمانە کێشەی محوەری نەتەوەکەی ئێمن و نابێت ئێمە چاوەڕێ ئەوە بین لە ڕووی ئیداریەوە بە تەنها ئەم کێشانە چارەسەر بێت من لەگەڵ ئەوەی کە دەستمان بە ئیشوکار کرد لەبەرەوەی تێ ئەگەیشتم ئەمزانی ئەم کێشەیە کێشەیەکی یاسایی نییە بە تەنیا بەڵکو کێشەیەکی سیاسیە بە ئیمتیاز و دەبێت ئێمە لە ڕووی سیاسی شۆکاری لەسەر بکەین هەرزوو لەگەڵ سەرۆکی هەموو حیزبە سیاسیەکانی کوردستانە بە تایبەتیش لەگەڵ برانی دادگەری لەگەڵ جناوی مامۆستا عەلی باپیرا دانیشتم و گفتوگۆیەکی وردم لەسەر کێشەکانی ئەو ناوچانە کرد لەگەڵ جناوی مامۆستا سەلاحەدین بەهادینە لەگەڵ کاکە حەمەیە لەگەڵ جنابیانە گفتوگۆم کرد لەگەڵ کاک عومەری سەیعەلیە گفتوگۆی وردمان کرد و وتمان دەبێت ئەم کێشەیە تەنها جیهەتێک و لایەنێک مۆنۆپۆلی نەکات هەمومان کورد پێکەوە دەبێت ڕوئیای سیاسی خۆی دابڕێژێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە کاک حەکیم ئەم کێشانە چارەسەر نابن بە نوکە قەڵەمێک چارەسەر نابن ئەگەر ئێمە ئێساکە ڕەنگە بینەرێک گوێی لێ بێت بڵێ ئێمە پۆستمان هەیە لە بەغداد بۆ هیچ ناکەن من لێرەوە پێش ئەوەی جنابەت ئەو پرسیارە بکەی ئەمە بۆ جنابەت ڕوونەکەمەوە کۆی پۆستەکانی بەغداد هی کورد بێت ئەگەر ئیرادەی سیاسی لەگەڵیان نەبێت ئاسان نییە گەڕانەوەی ئەم هەموو زەویزارە ئاسان نییە گەڕانەوەی کەرکووک و خانەقین و شنگال و شێخان بۆ لەبەرەوەی لای حکوومەتی عێراقی ئیرادەیەک بەو جۆرە هەتاکو ئێساکە نەخەمڵیوە کە بە هەروە بە ئاسانی دان بە مافی ڕەوایی کوردا بنە کەەوە خاکی کوردستانە و لەو خاکی کوردستانەیە برانی تورکمانیش سەدا ساڵە لەگەڵمانە ژیاون واتە ئەمە پرسێکی سیاسیە و دەبێت ئێمە تەفاهمی بکەین و پشوو درێژ بین و دەبێت کۆڵ نەدەین و دەبێت جەنابەت وەکو میدیاکارێک ڕۆژانە بەشێک لە بەرنامەکانتان تەرخان بکەن بۆ پرسی کەرکووک کە ئەڵەم جەنابەت تەنها مەبەستم کەناڵی پەیام نییە مەبەستم کۆی میدیاکاران و کۆی میدیای کوردیە و دەبێت ئەمە لە زیینەتی خەڵکا بمینێتەوە چۆن ئێمە کێشەی فەڵەستینیمان هەیە و ئەم کێشەیە بەردەوام میدیای عەرەبی قسەی لەسەر ئەکات و ئێمەش قەزەیەکی ڕەوامان هەیە و دەبێت ئەم قەزەیە بە ئینفیعال نا بە منطق بە لۆژیک بە ئارامی بە پشت درێژی کاری لەسەر بکەین و ناشبێ ڕێگە بدەین ئەم قەزەیە تەنها قەزەی یەکێتی پارتی بێت تو جەنابەت من ئەناسیت ئەزانی من لە چ حیزبێکم و شانازیش ئەکەم کە یەکێتی بەڵام ئەم پرسە پرسی یەکێتی پارتی نییە ئەم پرسە پرسی هەموو هێزە سیاسەکانە و دەبێت هەمویان قسەیان هەبێت و دەبێت هەمویان ڕوئیایان هەبێت و دەبێت گوێیان لێ بژیرێت و دەبێت چوارچێوەیەکمان هەبێ ئێمە هەمومان وەکو کورد وەکو نەتەوەیە کە غەدرمان لێکراوە پێکەوە کار بکەین بۆ گەڕانەوەی ئەو ناوچانە و ناشبێ گەڕانەوەی ئەو ناوچانە تەنها بۆ کورد بێت بە ڕوحەتێکی ئەنسوری نابێت تەعاملکەین برانی تورکمان غەدریان لێکراوە برانی کورد و ئاشور و برانی هەموو پێگاتە جیاوازەکان لەو شارەیە گیرۆدەی دەستی بڕیارەکانی حیزبی بەعز بوون و ئێمە دەبێت چەتری پاراستنی مافی ڕەوای هەموو ئەو کەسانە بین کە لەو شارەیە غەدریان لێکراوە بەڵام ئەمەش بە عاتیفە نابێت سیاست ڕۆمانسیەت نییە سیاست فەنی ممکناتە لەگەڵ ئەو بارودۆخەی کە دێتە ڕێت و دەبێت کاری لەسەر بکەین باشە بەس ئەوەی کلێکۆڵنەوەتان کردووە کاک فەهمی خۆتان لە مادەی 140 بڵێن قۆناغی یەکەمی ئاساییکردنەوەیە دواتر سەرژمێری و بڵێن ڕاپرسی قۆناغی یەکەم ئاساییکردنەوە ئەوەی کە تایبەتە بە گەڕانەوەی بڵێن ڕاگوێزراوان عایرە بەهاوردەکان گەڕانەوەی فەرمانبەران ئەوەی گرێ بەسە کشتتوکاڵەکانمان باس کرد لە سەڵات چەندی قۆناغی یەکەم تاکو ئێستا جێبەجێ کراوە
ئەگەر تەماشای قۆناغی یەکەمی مادی 140کەی قۆناغی ئاساییکردنەوە من پێم وایە هەندێک هەنگاوی ناوە، یعنی ئەوە نییە بڵێ هیچ نەکراوە، بڵێ بەشێک لە هاوڵاتیانی کوردستان تعویز کراونەتەوە و بەشێک لە عارەبەکان نێراونەتەوە و تعویز کراونەتەوە و هەندێک هەنگاوندراوە لە ڕووی مادیەوە هەندێک هەنگاوندراوە، بەڵام ئەمە بەشیەکی کەمی چارەسەرکردن یاخود بەدیهاتنی یاخود جێبەجێکردنی مادی 140 دەستورە. گرفتی ئێمە ئەوەیە بەشی زۆری ئەو عاربە هاوردانی کە تعویز کراونەتەوە جارێکی تر گەڕاونەتەوە. یعنی خۆکێکێشە بۆ زەویزاری ئێمە دروستە بێت دوو جیهەت دروستیەکات. جیهەتێکیان ئەو زەویزارانەیە کە دراونەتە وەزارەتی بەرگری ئەوێ بۆ خۆی بەکاری بێنێت. جیهەتی دووەمیان ئەو زەویانەیە کە بەعەقد دراوە بە عەرەب و لە تورکمانێک کە لەو شارەیە ژیاوە لەگەڵ کووردا لێی وەرگیراوە و لە کوردی فەلاحی خۆما وەرگیراوەتەوە ئێساکە هاتوونەتەوە سەری. واتە ئەم مادەیە هەندێک هەنگاوندراوە بۆ جێبەجێکردنی، بەڵام هەنگاوەکان کەمترە لەوەی کە لە ئاسی چاوەڕوانی ئێمەیە بێت. بۆیە دەبێت کورد خەباتی جێبەجێکردنی دەستور بکات و دەستور بکەین بە نەخشە ڕێگای چارەسەرکردنی کێشەکانمان و ناشبێت ئێمە تەنها بازە جێبەجێکردنی مادی 140 دەستور بکەین، دەبێت ئێمە لە هەموو ئاستەکان داوا بکەین عێراق ببێتە عێراقێکی دەستوری و دەستور بێتە بنەمای چارەسەرکردنی کۆی کێشەکان. لە جنوب کێشە هەیە، لە ناوەڕاستی عێراق کێشە هەیە، لە محافەزاتی تری عێراق کێشە هەیە. هاوکاری جەنابی سوودانی بکەین و عەقڵێتی کارکردن بە دەستور بکەین بە بنەمای دەوڵەتداری داهاتووی عێراق بۆی ئەم عێراقی ئیستیقرار بکات. لە ناویشیە ئەگەر ئەم عەقڵێتە دروست بوو بە بێگومان مادی 140 دەستور و ئیستحقاقەکانی تری نەتەوە کە ئێمە کە لە دەستورا جێکراوەتەوە بە بێگومان هەوڵ ئەدرێ بۆ جێبەجێکردنی و ئێمەش ئەتوانین لە سایی ئەم دەستورەیە باشتر لە ماوەکانی ڕابردوو دەست و پەنجە لەگەڵ دەوڵەتی نوێی عێراقا نەرم بکەین. باشە، بەس ئەوەی کە سیستەکەی کاکفەمی لە جێبەجێکردنی مادەی 140 بە بۆچوونی بەرەزەگەر بەم شێ بمێنێتەوە بە 30 ساڵی تریش خۆناغی یەکەم تێدەپەڕین یاخود ئەو بڕە بودجەی کە ساڵانە تەرخان دەکرێت بە پێراویستەکانی مادەکە دەکرێت. سام ساڵ لە بودجە باسی 100 ملیار دینار دەکرێت و پێشتر ئامارێکیەوە بوو لای خۆتان داتان بەزان بوو لە سایتەکەی خۆتان لە 2006 تاوەکو 2012 تریلیۆنێک و 200 ملیارێک خەرج کراوە بۆ قەرەبووکردنەوە و ڕاگوێزراون و عەرەبی هاوردا. لە ڕاستیە سستی زۆرە و نیەتی جددی بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە من تاکو ئێساکە بەپێی تەجروبەی خۆم، بەپێی لێکدانەوەی خۆم، بەپێی هەڵسەنگاندنی خۆم و بەپێی ئەوەی کە لە ڕاستیە مەقالاتی عەرەبیش زۆر ئەخێنمەوە، گوێ لە ڕەئی ئەوانیش زۆر ئەگرم، گوێ لە ناوەندی بڕیاری سیاسیش زۆر ئەگرم و خەڵکیش زۆر ئەبینم و لە ڕاستیە ئەم لعبەیە لەسەر ئاستی منتیقەکەش نادیدەم نەگرتووە. پێم وایە یعنی نیەتێکی جددی بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە نییە. باشترین هەوڵ چییە؟ یعنی با پرسیارەکەی ئێمە کاک حەکیم ئەوە بێت چی بکرێت بۆ ئەوەی ئەم مەسەلەیە یعنی جددیتر بێ حکوومەتی عێراقی. بڕوام وایە ئەمە بەوە ئابێت کە کورد خاوەنی ڕوئیایەکی موحەد بێت، یعنی خۆمان بەشتی بچووکەوە خەریک نەکەین. قەزەی کەرکووک و خوێنی شەهیدەکانمان بۆ ئەو شارە گەورەترە لەوەی کە بەشتی بچووکەوە خەریک بین و دەبێ هەمومان، یعنی من مەسئولیەتی گەورە ڕاستە لە ئەستۆی پارتی و یەکێتیە، بەڵام هەموو کوردێک بەشێکە لەم مەسئولیەتە. دەبێت ئێمە جارێک ئەونی مەسئولیەتی خۆمانە بە ئامانەتەوە ئەم مەسئولیەتە جێبەجێ بکەین و بە ڕوئیایەکی وازەح بە یەک خیتابی بە یەک ئیرادەیی ئێمە کار بکەین. و من لە دیدارەکەمان لەگەڵ کاک دکتۆر شاخوان عەبدوڵڵا یەکێک لەو شتانی کە قسەم لەگەڵی کردووە پێم وت وەڕوونم کردە ئەو بوو کە زۆر گرنگە ئێمە جەنابێ وەکو من وەکو نوێنەری کورد قسەی لەگەڵاکەم، چکی نوێنەری کوردە و نوێنەری حزبێکی دیاریکراو نییە و دەبێت متمانەشی پێ ببەخشین بۆ ئەوی بتوانێت ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات و لەگەڵیشە زۆر گرنگە ئەویش هەوڵ بدات، یعنی ڕوئیایەکی نیشتیمانی بێت بۆ ئەوی پەرلەمان بکەینە ناوەندی جێبەجێکردنی ئەو قەرارە و هاوکاری بکەین و پشتیوانی بکەین و دەعمی لەگەڵیشە کە جەنابی وەزیری عەدڵمانێ کاک دکتۆر خالی شوانی و ئەم مەرکەزە گرنگەی قووەتیش بە ڕوئیایەکی موحەدەوە لەگەڵی بین بۆ ئەوەی بتوانێت ئەم جەنابی وەزیری ژعنی لە هەوڵەکانیە جددیتر و گوێلەگیراوتر کارەکانی خۆی ئاراستە بکات. دواتە ئەمە ئەرکی مادەی 140 بەشێکشی لە ئاستۆی خۆمانە
کە ئەم بەشە ئێمە خۆمان توانیمان دو ئەرکی بەدی بێنین ڕەنگە بتوانین لە بەغداش زیاتر ئامانجەکانمان ڕوونتر بێت و زیاتر لە بەغداش خاوەن سنگ و پێگەی گەورەتر بین. باشە سەبارەت بە کاراکردنەوەی لیژنەکە کە ئێستا کاراکراوەتە ماوەی چەند مانگێکە هادی عامری سەرۆکایەتی دەکات لیژنەی مادەی 140 کوردیش تێدایەوە ئەو بۆچوونی چی بوو سەبارەت بە و کێشانەوە سەبارەت بە سیستی مادەی 140 کەیەوە لە بەغداد بینیتیان ئەوانیش وەکو لیژنەکە ئیرادەیەکە یاخود کارەکانی ئەوانیش بە سستی بەڕێوە دەچێت. بەبێگومان یعنی خۆی لیژنەی مادی 140 لیژنەیەکی بۆ دروست کراوە و ئەم لیژنەیە جنابی هادی عامری سەرپەرشتی ئەکات و مەسئولیەتێتی و تەجروبەیەکی زۆری هەیە چەندین ساڵە جنابیان سەرپەرشتی سەرۆکی ئەم لیژنەیەن. ئێمە کارنامەیەکمانەیە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقیەوە کارنامەکە واژۆی لەسەرە و کارنامەیەکی سیاسیە بە ئیمتیاز لەگەڵ حکوومەتی عێراقیە و کارنامەیەکی گرنگیشە و من وەکو کارنامەی سەرکردایەتی سیاسی کورد تەعاملی لەگەڵاکەم کامە جۆرێکە لەو یەکدەنگی کە من هەمیشە ئاواتە خوازیم بۆ جێبەجێکردنی ئەم قەزێ گرنگی ئێمە یاخود بۆ گەڕانەوەی ئەم قەزەیە بۆ خاوەن حەق. لیژنەکە تازە دەست بەکاربوونە و پارەی بۆ تەرخان کراوە بڕی 200 میلیارد دینار دیارە ئەم پارەیە زۆر کەمترە لەوەی کە ئامانج بهێنێتە دی بەڵام سەرەتایەکی باشە ئێمە هەندێک ئومێد ئەبینین و ئومێدیشمان بە جەنابی سوودانی هەیە کە هەوڵی زیاتر بدات و علاقە و پەیوەندیەکی تەندروستیش لە بینی هەردوو حکوومەتەکەیە هەیە و جەنابی سوودانی پەیوەندیەکی تەندروستیشی لەگەڵ سەرکردەی هێزە سیاسەکانی کوردستانە هەیە ئومێدەکەین ئەم پەیوەندیە یان ئەم پێشهاتە تازەیە باشتر ئیستیغلال بکرێت و باشتر ڕۆبچینە نایەوە بۆ ئەوەی سوودی لێ ببینین لیژنەکە ئاکتیڤتر لە ماوەکانی ڕابردوو کارەکانی خۆی بکات و خاڵێکی تریش هەیە گرنگە کاک حەکیم ئەمێ بۆ جەنابتی باسکەم کە ئەمەش وەکو دەستپێک وەکو ئەکرێوەکو دەرفەتێک باز بکرێت ئەوەیە لیژنەی مادەی 140 لە ناو پەرلەمانی عێراقیشە ئاکتیڤ کراوەتەوە ئەمەش هەنگاوێکی گرنگە ینی ئەمەش جارێک پێجارێکی پێشاتێکی گرنگە چونکە لە کابینەکانی پێشووترا ئەم لیژنەیە دەمێک بوو زیندوو ناکرایەوە کاری لەسەر ناکراوەتە لیژنەی مادی 140 لە ناو پەرلەمانە خەوێنرا بوو بۆیە ئێستش ئەمە کە لە داهاتوێکی نزیکە ڕائەگەیەندرێت هەنگاوێکی گرنگە ئومێدەکەین لیژنەی پەرلەمانیش کە کاک دکتۆر شاخان و کاک مەلاکەریم ئەندامن تایە و ئەندامی کاران لەم لیژنەیە ئومێدەکەم بتوانن ئەرکەکانی خۆیان و لە ئاست چاوەڕوانی خەڵکی کوردستان و دانیشتوانی ناوچە کوردستانیەکان نابن. باشە بەزەوەی کە تایبەتە بە کورد خۆی دایانە کوردیەکان یاخود حکوومەتی هەرێمیش هاوکار بووە لە جێبەجێکردنی قۆناغی مادەی 140 یەکەم تایبەت ئەوەی کە بە گۆڕانکاری ئیداری هەیە بۆ نمونە هەندێک ناوچە ئێستا لەسەر کوردستان پێشتر لەسەر کەرکووک بوون ئایا گەر بگاتەوە قۆناغا لە قۆناغی یەکەم هەرێم ئامادەیە بۆ نمونە و ناوچانە بخێنەوە سەر کەرکووک وەکو چەمچەماڵ وەکو چەند ناوچەیەکی دیکە؟ بە بێگومان هیچ گرفتێک لەمەیانە هەموو ئەو ناوچانەی کە سەر بە کەرکووکن ئەوەی کە پێوترێت جوگرافیای کەرکووک بە بێگومان هەموو ئەو ناوچانت بگەڕێتەوە بڕوا ناکەم هیچ سەرکردەیەکی کورد و هیچ مەسئولێک لە وڵاتیا جورئەتی ئەوەی هەبێت کە ڕێگر بێت لەوەی کە کەرکووک و ئەو خەریتەی وەکو خۆی دروست نەبێتەوە لەبەرەوە لە لای حکوومەتی هەرێمی کوردستان و لای سەرکردایەتی سیاسی کورد لە ڕاستیە هەموو هەوڵەکان بۆ ئاراسەیە کە جوگرافیای کەرکووک وەکو خۆی دروست بکرێتەوە و حاڵەتی ئاسایی یا قۆناغی ئاسایی بوونەوەی ناوچەکە وەکو خۆی لێبێتەوە لەبەرەوە لەمڕۆوە هیچ گرفتێک نییە واتە کێشەکە ئێمە نین کێشەکە بڕیار بەدەستانی عێراقن هەر کاتێک دەست بەم کارە بکرێت من هیچ گرفت و لەمپەڕێک لە بەردەم خۆمانە نابینم بۆ ئەم کێشەیە. باشە بەزۆکو ئیرادە سیاسەکە ڕێزوتە ڕوویایەکی هاوبەشە بێ ئەو ڕوویە هاوبەشە دەبینی لەلایەن کوردیەکان چکێسە لە بەغداد پەرتەوازەیی هەیە لە کەرکووک پەرتەوازەیی هەیە لە بەردەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان داین زیاتر لە 5 لیستی حیزبە کوردیەکان ئێستا باز دەکرێت تەبێت بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە ناوچەکانی دەرەوەی دارەی هەرێم. لە ڕاستیە هەتاکو ئێساکە هیچ لیستێک ڕانەگەیەندراوە بۆ ئەوەی ئێمە پێش حەدەست نەکەوین هەوڵیش زۆرە بۆ ئەوەی لیستێکی موحەدی کوردی دروست بێت من لەگەڵتم نەخێر ئێمە لە هیچ جێگایەک نەمانتوانیوە بە شێوەیەکی کۆنکرێتی خاوەنی یەک دید و یەک ڕوئیا و یەک استراتیژ بین کێشەمان هەیە گرفتمان هەیە لێک تێنەگەیشتن هەیە هەموو ئەمانە هەیە بەڵام هەوڵیش هەیە هەوڵی دڵسۆزانیش هەیە
وە کۆڕ و کۆبوونەوەی گرین کراوە و من پێم وایە سەرکردایەتی سیاسی کورد وشیارترە و مەسئولترە و بە پەرۆشترە بۆ ئەوەی کە بەسەر هەندێک شتی بچووک نەبێتە ڕێگر و ئێمە لێشمان تێک نەچێت هەڵبژاردننی ئێستای کەرکووک و ناوچە کوردستانەکان بێ ئەنداز چارە نووسازە. ئێمە دیارە لە ماوەکانی ڕابردوو هەمیشە وتومانە هەڵبژاردن گرینگە، هەمیشە ئەم قسەیە کراوە، بەڵام بەفعلی هەڵبژاردننی ئەم جارە گرینگە لەبەرەوەی ئەم جارە دەنگی تۆی هاوڵاتی لە کەرکووک دوجار بڕیارەدا شێب بێتە محافزی ئەو شارە. یعنی لەبەر ئەوە لە هەر گۆشەیەکەوە سەیری بکەی زۆر گرنگەوە کوردیش هیچ ڕێگەی دووەمی لە بەردەمانە، یەک ڕێگەی لە بەردەمانە لەگەڵ برانی تروکمان و لەگەڵ ئازادی خوازانی ئەو شارەیە ڕێگەی بردنەوەی انتخاباتیان لە بەردەسایە و ئەو انتخاباتە نابێت ئێمە وای نیشاندین دژی برایانی عەرەبە، نانەخێ دژی ئەوانەیە کە خراپ بیرەکەنەوە، دژی ئەوانەیە کە کێشە بۆ نەتەوەی کورد و تروکمان و عەرەب دروستەکەن، دژی ئەوانەیە کە ڕێگە نادەن پێگاتەکانی ئەو شارە بە ئارامی بژین کە خزمەتی چەندها جیهەتێکی دیاری کراوەکەن. یعنی کە زۆر جار ئێمە قسە ئەەکەین کەی لەو شارەیە ینی محافزی ئەو شارە خزمەتی محافزی بۆ کاڵت خزمەتی پێکهاتی عەرەبی کردو لەو شارەیە، بڕۆن تەماشای ژیانی عەرەب بکەن لەو شارەیە بزانن چۆنە. نەخێر ئەو خزمەتی جیهەتیە گیان بیرکردنەوەیەکی دیاری کراو یان لایەنێکی دیاری کراوی کردو لەو شارەیە. لەبەرەوە زۆر گرنگە ئێمام هەڵبژاردنە بە ڕوحێتێکی ئارام بە بەگیانێکی بەرزی نیشتیمانی تەعاملی لەگەڵا بکەین و کورد وەکو پێگاتەیەکی سەرەکی لەو شارەیە دەبێت دەرگای گفتوگۆی لەگەڵ هەموو پێگاتە ڕستنەکانی ئەو شارەیە بکاتەوە بۆی بتوانین پارێزگارێک بۆ ئەو شارەدا بنین کە خاوەنی شارەکە بێت بە هەموو پێگاتەکانیەوە نەکهین کورد بە تەنیایان هی پێگاتەیەکی تر لە شارەکەیە. باشە بەس کاک فەرمی ئەو کێشەی پۆستە ئیداریەکان تەنار لە کەرکووک یاخود بۆنونە لە ناوچەکانی دیکەش لە نینەوە بێت لە شنگال بێ لە مەخمور بێت چۆڵبوونی پۆستەکانەیە چکەگلەی شێ لەو بەرپرسە کوردانەی کە لەوێ داوام دەکەن ئەوەی کە پێشتر داوامی هەبووە ماڵی لە هەولێر و سلێمانی بێ بچێ لەوێ داوام کات و دواتر بگەڕێتەوە بۆ شارەکانی هەرێم وە نیگەرانی خەڵکی ناوچە دابرێنراوەکان هەیە لە ئیدارەدانی ئەو ماوەی کە هێزە کوردیەکان لەو ناوچانە باڵە دەست بوون. لە ڕاستیە زۆر باش تێنەگەشتم بەبەستە چییە، دیارە زیاتر تەرکیزی وەرگرتنەوەی پۆستەکان لە هەموو ناوچەکانە هەبووە، بەڵام ڕەنگە لە کەرکووک زیاتر بوو بێت. ئەمە خاڵێکی تر بە بێگومان دۆخی شنگالیش ئەوەیە کە ئەیبینی زۆر باشتر نییە، دۆخی شنگال ئەوە دۆخی خانەقین هەتاکو ئێستاکە برای ئەزیدیەکانی ئێمە لە ژێر خێمەیە بەم گەرمای هەمویان ئەم ژیانە پڕ لە چرمەسەریە بەڕێ ئەکەن، ینی لە هیچ جێگایەک باش نییە، ینی و پێشم وانە پۆستەکانی ئێمە لەو ناوچانە پۆستێکی گرنگی واما بێتوانی بێتی کە دو ئامانج بێنێتە دی. کێشەی ئێمە کێشەی پۆست نییە کاک حەکیم، کێشەی ئێمە کێشەی پێگەیە. کورد دەبێت بە دوای پێگەیە بگەڕێت. من بە جەنابت ئەڵێم کاتێک جەنابی مام جەلال سەرۆکۆماری عێراق بوو، جەنابی مام جەلال خاوەن پێگە بوو و من ئێستا ئەزانم جەنابی سەرۆکۆمار پیاوێکی چەند بە پەرۆش و دڵسۆز و وەزیرەکانمان لەوێ هەمویان چەند پیاوی دڵسۆز و خەڵکێکن هەوڵی جددی ئەدەن. بەڵام کێشەی ئێمە ئەوەیە کە دەبێت لەگەڵ ئەم پۆستە گرنگانەیە هەوڵی گەڕانەوەی پێگەی کورد بدەین وەکو نەتەوە و پێگەکەی بەهێز بکەین. بەڵێ ئێمە لە ماوەکانی ڕابردووە وازە حەگ لە ئیمان لێکراوە ڕەخنەشە بۆ لەوەی کە وەکو پێویست ینی نەمانتوانی ینی ئیدارەی یاخۆت بڵین کاری زۆر جدی و گەورە بکەین، بەڵام ئەمەش هۆکاری خۆی هەبووە، ئەمەش بەبێ هۆکار نەبووە. دوایەوە من لە جەناب تەپرسم یعنی کۆمەلگەی کوردی شتێک هەیە ئێستا کە ڕەخنەی لێ نەگرێت، شتێک ماوە لەم کۆمەلگایی ئێمە بە دەربێ لە ڕەخنە، یعنی هەر خۆت ڕۆژانە بەر ئەکەویت لەسەر هەموو ئەم شتانە هەر ڕەخنەیە، بەڵام بزای ڕەخنەکان چەند جددین. بەڵێ جەنابەت ڕەنگە تازە پۆستەکە ئیداری وەکو بەرپرسیارەتی ئیداری بەس خۆ خەڵکی دەڵێ دەسەڵاتداران لە کوردستان لە کەرکووک هیچ نەما بە میلەتی نەکەن وایە دەرو حکومڕانی بڵێن جەنابەت تازەی و وەکو پۆستی ئیداری مەبەستم. نەمزایت خوا دووبارێکی تۆ بوو بوورە وڵا باش مەبەستمەوەیە کە دەڵی میلەت ڕەخنە لە هەموو شتێک دەگرێت، بەس ئێستش سەرەسەرەوەی دەسەڵاتدارانیش ینی ڕەنگە بڵێن هیچ نەماوە بەرامبەر بە میلەت نەیکەن لە کوردستان بێ لە ئیدارەدانی خراپیە و ناوچانە بێ. من دیفاع لە هیچ شتێکی خراپ ناکەم و من گومانم نییە لەوەی کە نەمانتوانیوە هەموو ئامانجە نیشتیمانیەکانی خۆمان هەندێک لە کوردستان و هەم لەو ناوچانش بەدی بێنین، بەڵام ئەمە یەکسان نییە بە
کاری چاک و بەدەستکەوتی گەورە یعنی من کەم و کورتیەکانە بینم بەڵام هەتاکو نەچیتە ناوەڕاست و خواری و عێراق نازانیت ئەم وڵاتی ئێمە پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینیوە سەرباری ئەوەی کە کاری خراپ و کاری ناڕەواش کراوە کە ئەکرا زۆر باشتر بێ بەڵام من هەرمیشە بە سروش دوام یعنی چۆن کەم و کورتیەکانە بینم ئەو هاش دەستکەوتەکانە بینم و ئازانم یعنی کەم و کورتی هەبوو بەڵام لەگەڵیشە ئەزانم دەستکەوتیشە بووە ئومێ دەکەم یعنی ئیتر ئێمە بتوانین کەم و کورتیەکان کەم کەینەوە دەستکەوتەکان زیاتر بکەین چکە نەتەوەکەی ئێمە نەتەوەیەکی زۆر ماندووە بلەتێکە شانی ئەوەیە کە خزمەتی زیاتر بکرێتەوە تۆزێک لە جوخزی حیزبی دەرچین یعنی کاراکتەری نیشتیمانی بین ئەم کاراکتەری نیشتیمانیانە دوجار ئەتوان خزمەتی نەتەوەکەیان بکەن بیر و فەلسفەی زاڵی حیزبی بەرچاوی خەباتی داهاتوومان لێڵ ئەکات حیزبایەتی جێی شانازێکی گەورەیە بەڵام نابێت وەکو هەموو شتێک سیر بکرێت دەبێت وەکو وەسیلە ببیندرێت بۆ بەدیهاتنی ئامانجە گەورەکانی نیشتیمانەکەی ئێمەجا ئەمە هەموو هێزەکان باسەکەم باسی تەنها یەکێکی پارتی ناکەم لەبەر ئەوەی ئەگە قسە لەسەر ڕخنە و لەسەر کەم و کورتی بێت دڵنیا بە هەموو هێزەکان کەم و کورتیان هەیە هەموو هێزەکان کێشە مەشاکلی ناوخۆییان هەیە ڕەنگە پرسیار بکرێت هێزەیە هیچی نیە لەسەر چی کێشە دروستەکەی تو ئەگەر بەدبەختی ئەم نەتەوەی ئێمە نەبێت یعنی تۆ نەک لای ئێمە تەماشای هێزە کوردیەکانی ناوچەکانی تری بەشەکانی تری کوردستان بکات یعنی ئەم دابەشبوونێکی خەتەر هەمیشە بەسەر ئێمە یادێت ومێ دەکەم ئینشەڵا تەجاوزی بکەین باشە چەند پرسیارێکتر بە کورتی سوپاس دەکەم کاتیشمان بەرەو کۆتایی دەچێت سەبارەت بە قەرەبووکردنەوە کێسا بودجەی بۆ دانراوە لیژنەی مادەی 140 بۆ مادەی 140 قەرەبووکردنەوە دەست پێ دەکاتەوە بۆ ڕاگوێزراوان لە هەموو ناوچەکانی دەرەوەی دارەی هەرێم پێم وایە بەم نزیکانە دەست پێ ئەکاتەوە بەڵێ دوای ئەوەی کە ئەم 200 ملیارە چوێ سەر حیسابی لیژنەکە یەکێک لە ئەرکەکانیان ئەوەیە کە دەست بە تەعویزاتی کاروبارەکانی خوان و ئومێد دەکەم ئێمە لەم تەعویزاتیا بتوانین بەشێکی زۆری خەڵکی خۆمان و خەڵکی غەدر لێکرا و مەبەستما جا حەد نەتەوەیەکە تەعویزی بۆ بکرێتەوە باشە سەبارەت بە ڕێژەی کورد ئێستا لە هەموو ناوچەکانی دەرەوەی دارەی هەرێم لە هەموو ناوچەکان پاشەخشەی نەکردووە ڕێژەی کورد زۆر کەم بوو بێتەوە ئێستا ئەگەر بڕۆین بۆ قۆناغی دوای سەرژمێری و ڕاپرسی کورد زەرە ناکە بەم بارودۆخە من لە هەندێک ناوچە قەدرێکی وازح لە کورد کراوە یعنی کورد لە زۆر ناوچە ئێمە پاشەکشەمان کردو بەڵام ئێمە لەو ناوچانە ئێستاش هەر زۆری نین و هەر کاتێک هاوڵاتیان زۆر بە ئاگانین یان ببوورە زۆر شارەزایان لەسەر مادەی 140 نییە کاتێک کە تۆڵی قۆناغی ئاساییکردنەوە ئەگەر ئەم قۆناغە جێبەجێ بکرێت کورد مشکلەی نییە و ئەو ناوچانە ئەگەڕێتەوە یعنی بۆ کوردستان کە ئێمە کە باز لە قۆناغی ئاساییکردنەوەکەین باسیێواکەین ئەو خەڵکانی کە بەشێک نەبن لە ئیحسای ساڵی 57 دەبێت لە دەرەوەی ئەم گشت پرسیە بن لە دەرەوەی ئەم معادلەیە بن لەبەرەوە کورد کێشەی نییە ئەگەر مادەی 140 وەکو خۆی جێبەجێ بکرێت سەرباری هەموو ئەو ناحەکانی کە بەرامبەریشمانە کرێت ئێمە گرفتێکمان نییە لە دەرئەنجامەکانی مادی 140 باشە وەکو خۆتان لە سێ ناوچە کوردستانەکان سەدانتان هەبوو بۆ ناوچە جێناکوەکان بە سوکاری چییە لەم کابینەیە بڵێن سەدانێکی فەرمی سەرۆکی حکوومەت جێگرەکەی نەمابینی ئەوە بەڕێستان بڵێن وەکو خۆتان ڕۆشتون بۆ لای جوتیاران بۆ ناوچەکانی تر ڕێگری هەیە لەوەی کە سەرۆکی حکوومەت جێگرەکەی کە بڵێن لەم کابینێ سەردانی ئەو ناوچانە بکەن بڕوام وان نییە یعنی هیچ ڕێگریەک هەبێ بەڵام کاتێک ئێمە بە ئەرکێک هەڵەستین بە بێگومان و ئەرکی حکوومەتە و ئێمە ئەرکی حکوومەت جێبەجێ ئەەکەین بەڵام پێم وانێ نەخێر هیچ ڕێگریەک هەبێ لە بەردەم جنابی سەرۆکی حکوومەت و جنابی جێگری سەرۆکی حکوومەت لە ڕاستیان من ینی خۆم هەز ناکەم ڕێگری هەبێت بەڵام ئەم کارکتەرانە من پێم وایە حزوریان لە بەغداد دەرئەنجامی زیاتر ئەبێت یعنی ئەمەش ناکرێت ئێمە بڵین لەبەرەوەی جنابی سەرۆکی حکوومەتیان جنابی جێگری سەرۆکی حکوومەت لە کەرکووک نەبوونیان نەچوونە بۆ لای جوتیاران هەڵبەتە ئێمە نوێنەرایەتیانمان کردەوە پێشمان وایە دەبێت ئێمە لە بەغداوە هەوڵی چارەسەرکردنی ئەم کێشانە بدەین و بەغدا ئەو شوێنەیە کە ئەتوانێت ئەم کێشانە چارەسەر بکات زۆر جار ڕەنگە هەندێک جموجۆڵ کێشەشت بۆ دروست بکات یعنی کێشەی جۆرا و جۆر بۆیە دەبێت ئینسان بەهێمنی تەعامل لەگەڵ ئەم پرسانەیە بکات بە شێوەیەکی عاتفیان لەژێر خیتابی سۆشیال میدیایە بڕیاری سیاسی گرنگ نادرێت بۆیە من پێم وایە ئەمانە کێشەیەکی ئەو نەقوڵنین بەقەدەر ئەوەی کە ئێستا نیەتێکی جدی هەردووکیان هەیە بە ئاراستی چارەسەرکردنی ئەم کێشەیە و لە بەغدا حزورمانەیە و کارنامەیەکی گرنگمانێ ئەمە گرنگە بۆ جوتیاران ئەمە گرنگە بۆ کەرکووک و ئەمە گرنگە بۆ شنگال و بۆ خانەقین یعنی جێبەجێکردنی کارنامەکە دوجار ئەتوانێت کێشە چارەسەر بکات و هەوڵەکانی ئێمەش زیاتر بۆ ئاراستەیە بەڵێ مەبەست کارنامەیە لەگەڵ کابینەکەی سوودانی یاخود کارنامەی کابینی نوێم چکە ئەوەی کە تایبەت بە کارنامەی کابینی نوێم
هیچ جێبەجێکرا سەبارەت بە مادەی 140 هیچ بڵێن هیچ کراوە لەو 4 ساڵە بۆ مەبەستم کارنامەکەی مەبەستم کارنامەکەی سەرکرداتی سیاسی کورد و حکوومەت یاریمی کوردستانە لەگەڵ بەغدایە ئەو کارنامەی کە ئێمە حکوومەتمان لەگەڵ جەنابی سوودانیا دروست کرد و کارنامەیەکی گرینگە و ئەو کارنامەیە بە بێگومان تاکیدکردنەوە لە مادی 140 دروستکردنەوەی لیژنەکە و چارەسەرکردنی کێشەی زەویزار یعنی یەکێکە لە کارنامە گرینگەکان خۆتان دەزانن یعنی ئەمە لە دوای هەوڵێکی زۆر ئەم کارنامەیە توانیت یعنی جێ بێتەوە لە ناو کابینەکەی بەڕێز سوودانیە. باشە با دو پرسیار بەسەر جارێکی دیکە هێزە کوردیەکان ئیدارەی کوردی دەگرێتەوە بۆ ناوچانە بە هاوبەشی بەرەوە برێنەوە پێشتر باسی هێزی هاوبەشیش دەکرێت هەوڵێکی لەم جۆرە تا ئێستا هەیە بۆ هەموو ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارە هێرێ؟ لە ماوەکانی ڕابردووە قسە زۆر لەسەر ژووری هاوبەش ئەکرا و ژووری ئەمنی هاوبەش ئەکرا من پێم وایە هەنگاوی زۆر باشی ناوە بە دیاریکراوی نازانم لە چ قۆناغێکایە بەڵام لێکتێگەشتن و تەفاومی هاوبەش هەیە لە بینی هەردوو هێزەکەیە و هاوکاری هەیە بەڵام هەتاکو ئێستا نەگەیشتێتەوە ئەو خاڵەی کە بڵین ئەو هێزێکی هاوبەش هەیە و ئیتر ئیدارەی ئەمنی ئەو ناوچانە ئەگرێتە ئەستۆ. بەڵێ وەکو گەڕانەوە هێزە کوردیەکانیش وەکو پێشتر هەوڵێکی لەم شێوێ نییە؟ هێزە کوردیەکان نازان مەبەستە چێ هێزە کوردیەکان وەکو ئیدارەکە پێشتر لەو ناوچانە هەموو هێزە کوردیەکان ئێمەیە. بەڵێ هەموو هێزەکان لە کەرکووک هەیە ینی و ئێمە انتخاباتەکەی پێشووتر هەموو هێزەکان نوێنەریان هەبوو بانگەشی انتخاباتیان کرد لەبەر ئەوە من لە هەموو ناوچەکانیش لە خانەقین بەشداری پرۆسی انتخابات کراوە و ئۆفیسیان هەیە ئەندام پەرلەمانەکانیان و ئەحزاب مەقەڕی کوردی هەیە لە هەموو ناوچەکان ینی وەلەم انتخاباتە شاوە دیار ئاگال لێت هەموو هێزەکان باسی بەشداری کاراکەن لە هەڵبژاردنەکانە. بەڵێ مەبەستمەوە کە پێشتر ئەو ناوچانە ڕەنگە گەر مەبەستە دبرانی پارتی دیموکراتی کوردستان بێت ئەکرێ زیاتر لە خوان پرسی وەکو مەقەڕی حیزبیان هەتاکو ئێساکە لە کەرکووک نیەگەنە پێم وایە لە مووسڵ لەو ناوچانە هەیەە. بەڵێ مەبەستمەوە بوو کە پێشتر بۆ نمونە پارتی لە هەندێک ناوچە دەسەڵاتدار بووە و ناوچانە سەر بە هەرێم بوون پێش 16 ئۆکتۆبەر کە ئیدارە دەدران بە تەواوەتی لەلایەن هێزە کوردیەکان مەبەستمەوە بوو. واللهی ئەوە خۆ لە ڕاستی ڕەنگە هینە تەندروستەکە و بێ لە خۆیان بپرسید یعنی ئەوە سیاسەتی حیزبی و شؤونی تایبەتی خۆیانە. بەڵێ مەبەست سەر بە ئیدارەی هەرێم نەبوونەوە کاتەوەکو ناوچەیەکی هەرێم ینی لێرەوە بوجیان بۆ تەرخانە دەکرا پێشتر بۆ ئەو ناوچانەش لەلایەن هەرێمەوە. ئێستاکەش ئێمە دامی ئەو ناوچانە ئەکەین کاک حەکیم یعنی ئێستاش ئێمە هەوڵمان داوە حکوومەتی یاریمی کوردستان و من لە ماوەکانی ڕابردووە لەگەڵ هەموو نوێنەرانی بڵێن فەرمانگە کوردیەکانی سەر بە حکوومەتی عێراقیش کۆبوونەوەم لەگەڵیان ناکردەوە و داواتیانمان کردەوە کە حکوومەتی یاریمی کوردستان ئێمە دەستبەرداری ئەو ناوچانە نابین و لە خانەقین کۆبوونەوەمان کردووە لەگەڵ فەرمانگەکانی حکوومەت لە کەرکووک کردومانە لە مەخمور لەگەڵ هەمویانە کردومانە دواتر هەمویانمان بان کردووە لە هەولێر لەگەڵیانە دانیشتوین یعنی ئەمانە پرسی نیشتیمانی ئێمە کۆڵمان لی نەداوە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە پارتیۆ وڵی نازانم بەبەستە چیە لە ڕاستیان ئەوەتە پرسیارەکەت باش ناگا یان ڕەنگە ڕاستتر ئەوە بێ لە خۆیانی بپرسیت. سپاس دەکەم حەکیم سپاس دەکەین کاک فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارە هەرێم مادومان کری سوپاسی ئامادە بوون دەکەین. سپاس بۆی بینەرانی بڕە سپاس باوەکار سپاس بە ئێوەش.